دوای بڕیارەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تاپۆکردنی زەوی و خان و شوێن نیشتەجێبوون لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین، هاوڵاتیان و دانیشتوانی باڵەکایەتی داواکارن ئەو بڕیارە سنووری باڵەکایەتیش بگرێتەوە بۆ جێڕانەوەی مافی خاوەنداریەتی لە زەوی و مڵکەکان بۆ دانیشتوانی ئەو سنوورەش. ئێمەش لەگەڵ ئەوەینا کە حکوومەت بەڕێزناوی قوبات تاڵەبانی کە بڕیارشی لەو شێوەی لە منتیقی گەرمیاندا لە ئەوەی خاوەندارەتی بگێڕیتەوە و تاپۆ بەسەری خەڵکی بکرێت. ئێمەش لێرە پێویستمان بە تاپۆ هەیە و داوا لە حکوومەت و خۆشحاڵیشین بۆ بڕیارێکە کاقوبات داوێتی، چونکە لێرە هیچ شتێک بەبێ تاپۆ زۆر زەحمەتە. داوای محاملاتێکەکەی پێویستی بە تاپۆ هەیە. چۆمان تاکو ئێستا لە کە مەحزور ئیداریە لە قراری نەوەت لە پەرلەمانیش کە بڕیاریان لەسەدایە کە تعدیلی ئەوەی بکرێت تاکو ئێستانیان کردیە. تێبینەری تاپۆی کێشەی سەرەکی ئەوەیە کە تاکو ئێستا نەیتوانێش نەخشەی کەرتی چۆمان دابنێ، کە نەخشەی کەرتی چۆمان دابنێ ئەو جا لێرە گرفتەکان کەمە بن. ڕژێمی عێراق لە ساڵی 1970 بە بڕیاری نەوات تەواوی مافی خاوەنداریەتی لە خەڵکی باڵەکایەتی سندۆتەوە وەک هەڵوێستێک لە بەرامبەر کپکردنی هەستی نەتەوایەتی و شۆڕژگێڕی خەڵکی ناوچەکە. بۆیە تا ئێستا لە سنووری باڵەکایەتی و قەزای چۆمان دوای 48 ساڵ بوون بە قەزا تەنانەت نەخشەی بنەڕەتی و نەخشەی کەرتی نییە. ئەوە شوای کردووە کەسێک خاوەنی مەترێک زەوی نەبێت بە پێی یاسا. سەبارەت بە سنتەری قەزای چۆمان ئێمە چەند کێشەیەکمان هەیە. یەکەم کێشانەوەی کە نەبوونی ماستەر پلانی چۆمانە کە ئێستا ئێمە خۆشبەختانە چەند لیژنەی تایبەتماندانەیە کار لەسەرەوەکەین کە لە ئایندێکی نزیکدا بتوانین ماستەر پلانی چۆمان تەواو بکەین و ئەو کاتیش هاوڵاتیانی قەزای چۆمانیش ئەتوانن وەک هەموو شوێنەوەکانی دیکە سوود لە زەوی و خانەوەکانیان ببینن و تاپۆیان بکەن. سنووری باڵەکایەتی لە سنتەری قەزای چۆمان و هەریەک لە ناحیەکانی حاجی ئۆمەران و گەڵاڵە و قەسرە و سمیلان و زیاتر لە 120 گوند و ئاوایی لە خۆ دەگرێت. چەندین ساڵە دانیشتوانەکەی داواکارنە و مافەی ڕژێمی عێراقلەی سندون حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان بجێڕێتەوە بەو هیوایەن بڕیارەکەی قوبات تاڵەبانی لە سنووری پارێزگای هەولێریش جێبەجێ بکرێت. دوای 27 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان تا ئێستا ئاسەواری بڕیارێکی حکوومەتی عێراق کە پەیوەستە بە لێسەرنەوەی مافی خاوەندارەتی زەوی و شوێن نیشتەجێبوو لە هاوڵاتیانی دانیشتوانی ناوچە سنووریەکان کاری پێدەکرێت. ئەمەش بۆتە بەربەست لە بەردەم هاوڵاتیان. بۆیە داواکارن بڕیارەکەی قوبات تاڵەبانی هاوشێوەی سلێمانی و گەرمیان کاری پێ بکرێت و تاپۆکردنیش لەو ناوچانە جێبەجێ بکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.